ئەو خواردنانە هەڵیان دەبژێریت پێناست پێدەدەن. ئەمە بڕوایەکی کۆنا کە لەم ساڵانەدا لە ئەمریکا بەقووەتوە بە تایبەت لە وڵایەتی کالیفۆرنیا کە بە پێی ئامارەکان لە 5 ساڵی ڕابردوودا ژمارەی ڤیگەن و ڤێجێتەریان یا ڕۆکخۆری زۆر بووەتەوە. بەڵام چی وای کردو ئەم خەڵکە دەستبەرداری خواردنی گۆشت و شیرەمەنی بن؟ ڕەنگە بەهۆی زانیاری ڕۆشنبیریەوە بێت. خەڵک ئاگداری مامەڵە بێبەزەیانن کە لەگەڵ ئاژەڵاندا دەکرێت. هەروەها خۆراکی ڕۆکی بۆ تەندروستی باشە. دەستم بە خواردنی ڕۆکی کرد چونکە بە خواردنی گۆشتی ئاژەڵ و کوشتنیان خۆشحاڵ نیم. پاشان بۆم دەرکەوت کە تەندروستیم باشتر بووە و هەروەها ڕنگ و ڕوخساریشم. ئێمە بیر لە ژینگە دەکەینەوە و لەوەشی کە ئایا لە جیهاندا چی دەگوزەرێ و هەروەها خەڵق بیر لەوە دەکەنەوە کە پارە لە چیدا خەرج دەکەن. مامەڵەکردنی ئەخلاقی لەگەڵ ژینگەدا تەنیا ڕۆکخۆری نییە. بۆ نمونە ئەم پیاوە قاوە ئۆرگانیکی فێر ترێد دەفرۆشێ کەواتە پارەیەکی زۆرتر دەدات بە جوتیارەکان و قاوەکەشی گرانترە بەڵام کڕیاری قاوەی کەم نییە. ڕۆکی قاوە ساڵی جارێک گوڵ دەگرێت و لێکردنەوەی بەرهەمەکەی کاری زۆر دەوێت و بەشی زۆری کارەکەش بەدەست دەکرێت لەبەرەوەی جوتیارەکان تەکنەلۆژیای پێویستیان بۆ ئەو کارە نییە. هەروەها پارەیەکی کەم بە جوتیاران دەدرێت کەمتر لە پێویستی بژێوی ڕۆژانەیان. گۆڕانکاری کشتی لە سیستەمی خۆراکیدا سێ هۆکاری سەرەکی هەیە: ژینگە پارێزی، ئاگاداری لە مافی ئاژەڵە و هەنگاو هەڵکردن بەرەو لەشساخین. ئاوا هۆما، جەنگی ئەمریکا، سانتا ئانا، کالیفۆرنیا.